لە بەشی دووەمی بەرنامەکەمانە باس لە ڕێنمایەکانی دەرێنانی پاسپۆرتەکەین. ئەو ڕێنمایە نوێیانە چین؟ دیارە پاسپۆرتی عێراقی پێشتر کە دەرەهات یاخود کەسێکە بوو هەڵگی بڕوانامەی پاسپۆرت دوای گۆڕانکاری هاتن بەسەر جۆری پاسپۆرتەکە ڕەنگە گۆڕانکاریش هاتبێ بەسەر ڕێنمایەکانە بۆ زیاتر قسە و گفتوگۆکردن لە دەربارەی ئەم بابەتە چینە لای زۆر بەڕێز کاک زانا عومەر ئەفسەر لە بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی لەگەڵمانە بێ. زۆر بەڕێز کاک مقدەم زانامان لەگەڵە لە پاسپۆرتی سلێمانیەوە سڵاوت لێبێ. کاک زانا سوپاس بۆم دەرفەتەی بێمەد بەخشی ئەگەلەوە دەست پێ بکەین تازەترین یاخود نوێترین ڕێنمایەکانی دەرێنانی پاسپۆرت یان پاسپۆرتی عێراقی لە ئێسایە چین؟ سڵاو لێوەش وەم کاتتان باش و ئەم کاتی هەموو بینەرەکانتان باش. سەبارەت بە مامەڵە و کاروباری دەرێنان و تازەکردنەوەی پاسپۆرت هیچ جۆرە گۆڕانکاریکی جەوهری تا ئێستا بەسەر نەهاتووە. ئەوەی هەیە تا ئێستا ئەوەی کە ئیشی پێکەین هەر ئەو سیستمەیە کە لە ساڵی 2007 دانراوە و کاروبارەکانی بە هەمان شێوەڕوا تەنها ئەوەیە کە لە شاری بەغدادەوە ئامادەکاری تەواو کراوە بۆ ئەوەی سیستمی پاسپۆرت بگۆڕێت و بکرێت بە پاسپۆرتی ئەلکترۆنی. بەڵام تا ئێستا لە هیچ محافەزەیەک و لە هیچ شوێنێکی دایرە نووسنگەکانی پاسپۆرتە جێبەجێ نەکراوە. تەنها ئەوەی کە هەیە شاری بەغداد و بەڕێوەبەرایەتی گشتی ڕەگەزنامە لە شاری بەغداد تەرکیزی لەسەر دایرەکانی بەغدادە بۆ ئەوی لەویەوە دەست پێ بکات. باشە دەنگۆیەک هەبوو کە لە مانگێکی 2023 ئیتر کۆمەڵە گۆڕانکاری دێت بەسەر دەرهێنانی پاسپۆرتە. بەم نزیکانە هیچ ئەگەرە هەیە گۆڕانکاری بەسەردا بێت یاخود هاوڵاتیان ئاسایی دەتوانن هەروەکو پێشتر ڕێکارەکانی ئەنجامدانی پاسپۆرت ئەنجام بدەن؟ بەڵێ تەواوە ناڵم بەغداد و بەڕێوەبەرایەتی گشتی ڕەگەزنامە لە بەغداد سەرجەم ئامادەکاریەکانی بۆ کردووە و لەگەڵ شەریکاتە عەقدەکانی کردووە و زۆربەی ئیشەکان تەواو بووە. ئەوەی کە هەیە بەهۆی کۆمەڵێک خەلەلی فەنیەوە یەک دوو جار تا ئێستا تەئجیل کراوە. ئەخیر جار لە بەغدادەوە پێیان وتین کە سیستمی تازەی پاسپۆرت سیستمی ئەلکترۆنی لە مانگی دووە لە شاری بەغدادەوە ئەکەوێتە ئیش. تەمان سەرەتا لەویەوە ئەکەوێتە ئیش و ئێمە لەسەر ئەم سیستمی خۆمان بەردەوامە بین هەتا ئەو کاتەی ستاف و هین ئاماداکرێ بۆەوەی کە سەرجەم پارێزگاکانی تریش ئامادە بکرێت بۆ سیستمی تازەی پاسپۆرت. باشە گەرەمە جێبەجێ بکرێت چی گۆڕانکاریەک ڕوودەدا لە ڕێنمایەکانی پاسەپۆرتە یاخود هاوڵاتیان چی گۆڕانکاریەکی تێدا ڕوودەدا؟ بەڵێ ئەوەی کە ڕوودەدا کار ئاسانی زۆرتر بۆ هاوڵاتیان تایە و سیستمەکە کرێت بە سیستمی ئەلکترۆنی و هاوڵاتیان زۆرینەی شتەکانی ئەو فایلانی کە هاوڵاتی پێوەی لە مستەمسەکاتەکانەوە پێویست ناکا پێی بێ ئەلکترۆنی لە سیستمەوە داغڵە بێت و کاتێک کە لەدا سیستمەوە داغڵی کرد بارکۆدێک وەرەگرێت ژمارەیەک وەرەگرێت دوای ئەوەی کە هاتە ناو دائیرەوە هیچ مستەمسەکێکی پێ نیە تەنها ئەو بارکۆدەی پێیە و ئەچێتە بەردەمی ئەفسەرانی ئێمە و دوای ئەوەی کە لە فۆڵدەرێک تایبەت دەبێت بەخۆی لە سیستمەکە ئەو وەختە کاروباری یاسایی بۆ کرێ. یعنی تەفاسیل بە تەواوی هێشتا بۆ ئێمە نەیراوە چونکە کاتێک کە ئەوە هات ئێمە بێک ئەفسەرانمان خول ببینین و سەرجەم ڕێکاری یاساییەکانمان پێ بڵێن. ئەوەی کە هەیە ئەوەیە کە کار ئاسانی بۆ هاوڵاتیان تیا و زۆربەی شتەکان یەکێ بە ئەلکترۆنی. بەڕێز کاک مقدەم زانا ئەوەندەی من زانیاریم هەبێ ساڵانی ڕابردوو کەسانێک هاوڵاتی عێراقی بوون بەڵام پاسپۆرتی عێراقیانە بوو بەڵام دوایەوەی کەوا کاتی نیشتیمانی کۆمەڵێک بابەتی باڵێن وردەکاری زۆرتر هات پاسپۆرتەکانیان بۆ نوێ نەکرایەوە بە پاساوی یاساییەوەی کە ئەمانە لە بنەچەدا یان با بڵێن هاوڵاتی عێراقی نەبوون لە دەرەوە هاتوون یاخود کۆمەڵێک لەو حاڵەتانە بەتایبەت هاوڵاتیانەی نێوان سنوورەکان لە نێوان عێراق و ئێران ئەم حاڵەتە تا چەندێک بەو شێوەیەیان با بڵێن وردەکاری تەواو کراوە هاو نیشتیمانیەکی عێراقی مافیەوەی هەیە پاسپۆرتی عێراقی هەبێت وەروەها چی پێویستە بۆی پاسپۆرتێکی عێراقی دەربهێنرێت یاخود ببیتە خاوەنی پاسپۆرت؟ بەڵێ سەبارەت بەو هاوڵاتیانە ئێمە پیانەڵین هاوڵاتی تەجەنوس
ئەوانن کە خەڵکی وڵاتی تر بوون و دوای ئەوەی هاتوونەتە عێراقەوە داوای ڕەگەزنامەی عێراقیان کردووە. دوای ئەوەی کە نظامی بتاقی وەتەنی واتە کارتی نیشتیمانی هاو کە بتاقە موحەدەشی پێڵێن سەرجەم کاروبارەکان بوو بە سێرڤەر و ڕەبت کرا بە مەرکەزەوە. بۆیە ئەوان تەنها ئەویان ئاگادە تعمیم کرد و بڵاو کردەوە کە هەموو ئەو کەسانەی لە پێش 2005 ڕەگەزنامەی عێراقیان وەرگرتووە عێراقین و کاروباری یاساییان بۆ کرێ بە هەموو شێوەیەک و ئەژبن بە خاوەنی کارتی نیشتیمانی. بەڵام هەموو ئەوانی کە لە دوای 2005ەوە ڕەگەزنامەیان پێیراوە لە شارەکانی هەرێمە و ڕەزامەندی بەغدادی بۆ نەگیراوە ئەمانە هەمویان ئیشەکانیان معلقە و وەستا و بەغا کاریان بۆ ناکە کە ئەمە خەڵکێکی زۆرە ئەویش پێویستی بەوەیە کە لە ئاستی سەرەوە چارەسەر بکرێ ئایا جارێکی تر داوایان لێ بکرێت چونکە ئەوان بە پێی دەستور کاروباری ڕەگەزنامە و پاسپۆرت و نشینگە لە دوای جێبەجەکردنی دەستورۆ پێویستە مرکزی بێ و پێویستی بە ڕەزامەندی مرکز هەیە بۆ پێدانی پێناسی شارستانی یان بۆ ڕەگەزنامە یان بۆ کارتی نیشتیمانی بۆ ئەو کەسانی کە هاوڵاتی عێراقینی. بەڵێ کاکزانە بابزانین پێداویستیەکان چین ئایا کاتێکی زۆری پێدەچێت بۆی کێمە پاسپۆرتێک دەربێنین زۆر جار کێشەمان هەیە کەیشێکمانەکەوێتە دایرەکانی هەرێمی کوردستان کاتێکی زۆری ئەوێ ئەمە هیچ بۆتە هۆی جەنجاڵی لە بەڕێوەبەرایەتەکانی دەرهێنانی پاسپۆرتە؟ خۆشببختانە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی و لەژێر سەرپەرشتی بەڕێز جەناوی بەڕێوەبەر کاک ئەمین سالار بەردەوام کۆمەڵێک ئەفسەرمان هەیە کە متابعی ئیشوکاری ڕۆژانە ئاکەین بۆ نەمانی ڕۆتین و ئەوەی کە هاوڵاتی عەزیەتەیە. لە دایری ئێمەیە بەڕێوەبەرایەتی ئێمە کارێکی وا کراوە کە هاوڵاتی کەمترین کات داوای شتی لێ بکرێەوە لە زووترین کاتە ئیشەکانی بۆ جێبەجێ بکرێ و بە تایبەتیش سیستمی یەک پەنجەرە بەڕێوەبەرایەتی ئێمە یەکەم بەڕێوەبەرایەتی بوو کە ئەم سیستمەی پەیڕەو کردووە و بە تایبەت ئەگەر کەسێک شتەکانی مستەمسەکاتەکانی لەم کاتەیە باش بێت و مەزبوط بێ و خەلەلیتیانە بێ زۆر بە ئاسانی لە بەڕێوەبەرایەتیەکەی لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی کارەکانی بۆ جێبەجێ دەکرێت و دەبێتە خاوەنی پاسپۆرت. ئەوەی کە هەیە نازانم بەڕێستان نەزانیاننا ئێمە ئێستا کێشەی کەمی پاسپۆرتمان هەیە و ئەمە تەنها ئێمە نین لە شاری بەغدادەوە ئەم کێشەیە دروست بووە دەرکردنی پاسپۆرتی خام پاسپۆرتی بەتاڵ لەو کارگەیی کە لە بەغدادا لە ناو فڕۆخانی بەغدادا کەم بۆتەوە ئەمە بۆتە هۆی کێشە بۆ سەرجەم پارێزگاکانی عێراق و سەفارەتەکانی عێراق کە دەفتەری بەتاڵمان کەمە و بەشی سەرجەم هاوڵاتیان ناکاکەن مامەڵی دەرهێنان و تازەکردنەوەی پاسپۆرت دەکەن. هۆکاری کێشەکە چییە؟ حکوومەتی عێراقی لەبارەی ئەمە چی دەڵێت؟ ئەم کێشەیە تقریبەن دەمێکە هەیە خۆشببختانە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی لە ڕێی کۆمەڵی ئەفسەرەوە کە بەردەوام هاتوچۆی بەغدادمان کردووە توانیمانە تا ئەم ئەخیرانە نێڵینەوە کێشێت کار بکاتە سەر بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی بەڵام کێشەکە ئەوەیە کە ئەو کارگەیی کە لە بەغداد دەفتەری بەتاڵی جیاواز دەرەکات دەفتەرە خامەکە ئەوەنە ناتوانێت ئەوەنە دەرکات کە لە ئاسپێت داواکاریەکانی هاوڵاتیان نابێ جگە لەوەش لە ئەخیر جارە کە ئیسیفسارمان کردووە موادی ئەوەلی بۆ دروستکردنی ئەو دەفتەرە لەو کارگەیە نەماوە تەڵەبی کراوە لە دەرەوەی وڵات چاوەڕی ئەوەن بەدەستیان بگا و ئەو وەختە بتوانن بکەونەوە سەر ئیش و پێداویستیەکانی سەرجەم هاوڵاتیان دابین بکەن. کاک مقەدەمزانە بابەتێک هەبوو جاران یعنی ئەمە هەر تۆزێک تەنزیش بوو ئەیانوت بە پشتی زۆربەی پاسپۆرتەکانی وڵاتانی بیانیوە نووسراوە هەموو وڵاتە لە پشتی تۆیە لە هەر شوێنێک تووشی گرفت بووی بەڵام لە پاسپۆرتی عێراقی نووسرا بوو 6 مانگ زیندانیەکەی لە ئەگەری ونبوونیە نازانم ئەم زانیاریە تا چەند ڕاست بوو لە ئەگەری ئەوەی هاونیشتیمانیەکی عێراقی پاسپۆرتەکەی ون بکات جا لە ناوخۆی هەرێمی کوردستان بە یاخود دەرەوەی هەرێمی کوردستان ڕێنمایە یاساییەکان یاخود ئەو ڕێکارە یاسایانە چین دەبێ هاونیشتیمانی پاسپۆرت ون بوو بیگرێتە بەر بۆی بتوانێت پاسپۆرتێکی نوێ بەدەست بخاتەوە.
بەڵێ سەبارەت بە ونبوونی پاسپۆرت ئەگەر لە ناو خاکی عراق پاسپۆرتەکەی لێون بێ بۆ نمونە هاوڵاتێکی خەڵکی سلێمانی پاسپۆرتەکەی ون دەکات دوای ئەوەی کە دڵنیا ئەبێتەوە لەوەی کە پاسپۆرتەکەی ون بووە و بێ ئەمە لەبێ لە دۆزینەوەی زۆر بە ئاسانی سەردانی بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی سەردانی ئێماکات ئێمەش فایلێکی بۆ ئامادەکەی و دوای ئەوە خۆشببختانە بڕیاری جەنابی دادوەری بۆ وەرەگرین کە بەڕێزەوە جەنابی دادوەر خۆیمان هێنا هاتۆنەتە ناو بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی هەر لێرە خۆیان دانیشن هاوڵاتیەکە چێ لەوێ بڕیارێک وەرەگری و معاملەکەی بۆ نێرینە بەغداد و ئەکینەوە بە خاوەنی پاسپۆرتێک زۆر بە ئاسانی ئەمە ئەگەر لە ناو خاکی عراق داونیکە و ئەگەر هاوڵاتێکی عراقیش لە دەرەوەی وڵات پاسپۆرتەکەی ون بێ پێویستە لە هەج وڵاتێکە سەردانی سەفارەتی عراقی لە وڵاتە بکە و لە پاسپۆرتێکی مروری هێنێ کە پاسپۆرتێکە بەرگەکەی زەردە تەنها بۆ هاتنەوەیە دوای ئەوەی کە هاتەوە ناو خاکی عراق بە هەمان شێوەی ئەو هاوڵاتیانەی تر معاملەی ونبوونی پاسپۆرتەکەی دەکات و دەبێتەوە بە خاوەنی پاسپۆرت هیچ کێشەیەکی تیانە و هیچ گرتن و بەندی خانە و سژن و ئەوانەی تیانە تەنها غەرامەیەگەکرێ ئەویش ئەگەر لە حاڵەتێکە ئەگەر جەنابی دادوەر بووی دەرکە و هاوڵاتیەکە ئیهمال بووە جینا زۆر جار کە پاسپۆرت دوونەکرێ و لە دەست هاوڵاتیەکە خۆیان نەبووە جەنابی دادوەر چاوپۆشی لێەکە و ئیسیسنایەکە لەو غەرامێش باشە ئێمەش ئەو کەسانشمان هەیە کە پاسپۆرتیان هەیە بەڵام بەسەر چۆماوەکەی و دەبێت تازەی بکەنەوە هیچ ڕێنمایەک هەیە بۆ ئەوان یاخود شیازی تازەکردنەوەی پاسپۆرت چۆنە هۆکار چیە کە ئەوانی کە تەمەنیان مناڵە زووتر ئەبێ پاسپۆرتەکان تازە بکەنەوە بە چاو گەورەکانە یاخود کاتێکی زیاتری پێدەچێت ئەوەندەی بزانم بەڵێ پاسپۆرت بۆ مناڵی خوار 15 ساڵ بۆ 4 ساڵە بەڵام بۆ کەسی سەر و 15 ساڵ بۆ 8 ساڵە ئەمە پەیوەندی بە گۆڕینی شکلی ئەو تەمەنەوەیە کە لە خوار 15 ساڵەوە مناڵ بەردەوام شکلی لە گۆڕانە هەبێ بۆیە وا پێویستە زووتر پاسپۆرتەکەی تازەکاتەوە بۆی لە کاتی سەفەرە بۆ وڵاتان تووشی کێشە نەبێ و نەڵەن ڕسمەکەی لە خۆت ناچێت و هەموو کەسێک پاسپۆرتەکەی لە ساڵێک کەمتری تیاما ئەتوانێت بێت سەردانی بەڕێوەبەراتیەکانی پاسپۆرت بکە بۆ تازەکردنەوەی پاسپۆرتەکەی چونکە کە لە ساڵە کەمتری تیا بوو هەم پێچێ ویزەی نێنێ بۆ لە کاتی سەفەرە هەم پێچێ لە وڵاتانە نێڵن داخڵ بێ لە بەرەوەی پاسپۆرتەکەی کەمی تیاماوە بەڵام بەنیسبەتی ئەوەی زوو تەواو بوون و درەنگ تەواو بوون هەمووی وەکو یەکە هەمووی وەکو یەکیان پێچێ معاملەکەی دوای ناردنی بۆ بەغداد و وەرگرتنی ڕەزامەندی لە بەغداد پاسپۆرتەکەی بۆ تەواوکرێت تەنها جیاوازیەکە ئەوەیە لە منداڵە بۆ 4 ساڵە ئەویش لەبەر گۆڕینی شکڵەکەیت کاکزانەوەزم شێوازی خێراشمان هەیە بۆ کەسانی کە بەپەلە دانێ پاسپۆرتێک تازە بکەنەوە یاخود دەری بهێنن ئەم شێوازیان چۆنە؟ بەڵێ ئەمە ڕێنماییەکە لە بەغدادەوە تەمان بۆمان دەرچووە پێی ئەڵێن خزمەتگوزاری خێرا هاوڵاتیە کاتێک گێتە ئێرە ئەوێت لە ماوەی 24 ساعتە پاسپۆرتەکەی وەرگێتەوە پێویستە ڕسوماتێک پێشکەش بکە و وەصلی بۆ ئەکرێ و ئەم وەصلانە هەمووی دوایی ئەچێتەوە بەغاو لە ماوەی 24 ساعتە ئەوێ بە خاوەنی پاسپۆرت. کاک مقدم زانا بەڕاستی ئەمە پیا هەڵدان نییە بەڵام ڕۆژگارێک بەڕێوەبەراتی گشتی پاسپۆرتی سلێمانی زۆر ئیزدیحام بوو مامەڵەیەکی زۆرتان بەڕێیە کرد توانین بڵێن پێشەنگ بوو لە ئاستی هەموو بەڕێوەبەراتیە گشتەکانی پاسپۆرت لە هەموو عێراق ئەگەر بۆمان باسکی ئێستا ساڵانە چەند پاسپۆرت چەند مامەڵە بۆ هاونیشتیمانیانەکەن و پرسیارێکی تریش بۆ ئیزافە ئەگەر کەسێک لە سلێمان بەڕێوەبەراتی گشتی پاسپۆرتی سلێمانی پاسپۆرتی دەرهێنا بێ بۆ جاری یەکەم بەڵام لەبەرەوەی ئێستا بەڕێوەبەراتی چۆتە زۆربەی بۆ نمونە لە ڕاپەڕین هەمانە لە گەرمیان هەمانە لە هەڵەبجە هەمانە ئەو هاونیشتیمانیانە هەر ئەبێ بڕۆنەوە بۆ ئەوە یاخود لە حاڵەتێکە لێرە دابنیشێ ئاساییە بێتەوە لەبەرەوەی کارتی زانیاریەکە یاخود نفوسەکەی سلێمانی نییە لەو شوێنی پاسپۆرتی دەرێناوە دیسان پاسپۆرتەکەی نوێ بکاتەوە. بەڵێ سەبارەت بە پرسیاری یەکەمە تا ئێستاش بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی پێشەنگە لە پێشەنگی هەموو بەڕێوەبەراتیەکانی پاسپۆرتی عێراقا لە وەرگرتنی مامەڵەی هاوڵاتی لە تازەکردنەوە لە نوێکردنەوە و بەپێی ئێستا ئاماری
ئێستا ئەمڕۆ زۆرترین مامەڵە لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانیە ئامادەیە بۆ ئەوەی کە پاسپۆرتەکانیان تەبع کرێ و لە پێش هەموو بەڕێوەبەرایەتەکانی ترەوەی ئێستاش بەڕێوەبەرایەتەکەمان هەر قەرەباڵغا و هاوڵاتیان هەریەن بەڵام وەکوتم بەهۆی هەوڵی بەڕێوەبەر و کۆمەڵێک ئەفسەرەوە واکراوەکە هاوڵاتیان تەخیر نەبن لە ناو دائیرەیە و زۆر نەمێنەوە و زووی ئیشەکانیان بۆ بکرێ و بەڕێوەبەرایەتیمان بەجێ بێڵ وە سەبارەت بە پرسیاری دووەمت بەڕێوەبەرایەتی گشتی پاسپۆرتی بەغداد دەرهێنانی پاسپۆرتی داناوە لەسەر ڕقعی جوغرافی یعنی بە پێی دابەشبوونی جوغرافی بۆ ئێمە کارتی زانیاریمان هەیە بۆیە بۆ نمونە کارتی زانیاری سلێمانی لە سلێمانی جواز دەرەکە ئەوانی دەوروبەریشی بەڵام بەنسبەتی بۆ نمونە گەرمیانەوە ئەموو ئەوانی کە کارتی زانیاریان کەلار و دەربەنی خان و کفری و ئەو مەڵتیخانەیە لەوەیکەن بەنسبەتی ڕاپەڕینەوە منطقەی پشتدەر و قەڵات زێوڕانی و ئەمانە وەڵحاڵ دابشکردنەکە بە پێی کارتی زانیاریە بە پێی دەرهێنانی جوازەکە نییە یعنی بۆ نمونە کەسێک جوازی لە سلێمانی دەرکردووە ئێستا جوازەکەی بەسەر چووە بەڵام ئێستا دانیشتووی کەرکووکە بۆیە زۆر ئاساییە کارتە زانیاریەکەی باڵە من لە کەرکوو دانیشم و لەوێ پاسپۆرتەکەی بۆ تازاکەنەوە واتە پەیوەندی بەو شوێنەوە نییە کە پاسپۆرتەکەی لە دەرکراوە بەڵکو پەیوەندی بە دانیشتنی ئەو کەسەوەی لە چ شارێک و لە چ پارێزگایەک و لە چ قەزایەک دانیشتووە بۆیە سەر بە نووسگەی پاسپۆرتی ئەو شوێن ناچێت پاسپۆرتەکەی تازاکاتەوە. باشە پێیانتان چێ بۆ هاوڵاتیانی کە بەخێرا دێن پاسپۆرت دەرەکەن یاخود تازایەکەنەوە بەڵام کاتێکی زۆر درەنگ دێنەوە بۆی یاخود دووەری دەگرنەوە. بەڵێ ئێمە معاملەی هاوڵاتی دوای ئەوی کە پاسپۆرتەکەی تەواوە بێ پاسپۆرتەکەی چێتە بەشی پێدانەوە لە بەشی پێدانەوە دائەمرێ و کۆدێک وەرەگرێت کە بە ناوەکەی خۆیەتی ئیتر ئێمە بەردەوام لە ڕێی سوۆسیال مدیاوە لە ڕێی فەیسبوک و ئیمێڵەکانی بەڕێوەبەرایەتیمانەوە بەردەوام ئێمە لیستی ئەو ناوانە بڵاوەکەینەوە بۆ ئەوەی کە هاوڵاتیەکە بێ سەردانی بکاتەوە بەڵام لە ڕاستیە بڵێ ئەگەر هاوڵاتیەک معاملەی پاسپۆرتی کردووە و تەخیر بووە و نایەتەوە بۆ پاسپۆرتەکەی دوای ئەوەی کە هاتەوە چی ئەبێ هیچ شتێک نابێت تەنها ئەوە نەیە هاوڵاتێک خۆی درەنگ هاتوۆتەوە و ئێمە هیچ ئیجراعاتێکی یاساییمان نییە لە بەرامبەر ئەو کەسانەی کە درەنگێنەوە بە پاسپۆرتەکانی. کاک مقەدەمزانە زۆرێک لە هاوڵاتیانی عێراقی هەن لە دەرەوەی عێراق ژین جا لە هەر وڵاتێک هەبێ هەنێکیشان لە بەرەوەی ئیقامەی وڵاتی لێ نیشتەجێبوون بە پاسپۆرتە عێراقیەکەوەیە لە کاتی تەواوبوونی ئەو پاسپۆرتە ئەوەندەی زانیاریت هەبێ وەکو ئەفسەرێک لە بەڕێوەبەرایەتی گشتی پاسپۆرتی سلێمانی ڕێکارە یاسایەکان چین لە دەروێ وڵات پاسپۆرتەکەیان بۆ نوێکرێتەوە یاخود ئەبێ بگەڕێنەوە ئەو بەڕێوەبەرایەتی یاخود ئەو قەزا و شاری کە لێی ژیاون بۆ نوێکردنەوەی. بەڵێ لە سەرجەم وڵاتانە لە زۆرینەیانە سەفارەتی عێراقیمان هەیە سەفارەتی عێراقی لە وڵاتانە لە زۆربەی سەفارەتەکانیشا نووسینگەی پاسپۆرتی تایە بۆیە هاوڵاتیانی عێراقی لە هەر وڵاتێکن ئەتوانن کە سەفارەتی عێراقی لێ بوو سەردانی لە کاتی بەسەرچوونی جوازەکانیانە بۆ تازەکردنەوەیە بۆ دەرهێنانی جوازکەم بناڵیان لێ لە دایکە بێ تازە جوازیان بۆ دەرێنن ئەتوانن سەردانی سەفارەتی عێراقی بکەن لە وڵاتانە لەوێ خۆشبەختانە معاملەی پاسپۆرتیان لێ وەرەگرن و هەر بۆ سیستمی ئێمە چۆن ئێمە ئینەی نەبەغا ئەوانیش ئینێر نەبەغا بەڵام تەنها جیاوازیەکە ئەوەیە ئەوانی لە دەرەوەی وڵاتن زۆرتری پێچێ بۆ گەڕانەوەی پاسپۆرتەکانیان ئەویش لەبەر ئەوەی ئامێری چاپ و پڕکردنەوەی پاسپۆرت لە سەفارەتەکانان نییە تەنها لە یەک دوو سەفارەتە هەیە لە بەریتانیا و لە وڵاتێکی تر هەیە پێم وایە تورکیایە ئەژنا ئەوانەی تر معاملەکانیان کە مامەڵەکانیان ئەچێتە شاری بەغداد دوایی لەوێ لە شاری بەغداد جوازەکانیان بۆ تەبعکرێ ئامادەکرێت دوایی لە ڕێگەی نوێنەرەوە جوازەکان ئەبرێتەوە بۆ سەفارەتی ئەو وڵاتانە ئەم عملیەیە وا ئەکات کە جاری وا هەیە مەسەڵەن بە 6 مانگ جاری وایە زیاتریش هاوڵاتیەکە بێ بە خاوەنی پاسپۆرت ئەجینا ئەگەر پەلەی نەبێ و مشکلەی نەبێ و خۆی دانیشتووی ئەوێ بێ ئەتوانێت لە هەموو لە سەرجەم سەفارەتەکانی عێراقی معاملەی پاسپۆرت بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ مقەدەم زانا عومەر ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی سپاس بۆ زانیاریەکانت.